بە ئەم چەند ساڵە دەوڵەتی بەریتانیا شرایطێکی زۆر ئاستەمی پێکێناوە بۆ پەنابەران، ژیانێکی سەغڵەت، سنوورەکان بە جۆرێکی خراپ لە واقعە چاودێریەکەن، هەر نەک لە لێرە بەڵکو لە تورکیاوە، لە یونانەوە، لە وڵاتانی ئەوروپای شەرقیەوە، لە بڵغارستان و مەجارستان و لەهستانەوە، لە بلاڕووسەوە، لەوێوە ئەمانە خەریکن زەخێنن کە ئەم پەنابەرانە بە ڕێگەیەکی ناڕەحەت و زۆر خراپەوە بێن بۆ ئێرە، کە دیمان لە 3 هەفتە لەمەوبەر بەداخەوە لە یونان زیاد لە 6,000 ببوورە، زیاد لە 600 پەنابەر گیانیان لەدەستدا، ئەویش 8 سەعات لەژێر چاوەدێری باخیرەکانی یونانا بوون. هێزی دەریایی بەریتانیا یونان و هێنیان چاودێریان لێکردن، ئەتوانی نەهێڵن یەک نەفەر بخینکێت، 8 سەعات مەجالیان بۆ ڕایان گوێزنەوە، بەڵام چاوپۆشیان لێکرد و لەو پەڕی نائینسانیەتیە هەڵوێستیان کرد بەرامبەریان، تەنها 104 نەفەر نەجاتی بوو لە 750 نەفەر کە لەسەر ئەم باخرەیە بوو کە 100 نەفەریان بە پێی وتەی کەسانێک کە نەجاتیان بووە ئەمانە منداڵ بوون.